ولی برئیس شریف به روز شروع سیاسی لباجر تورنتو یکی نداد گلمه که شریف دمات باش به من بابته که روزنامه واشنطن پست خواند دبیجه دبه وان هفته دو سه روزن که ترامپ لکوش کاسبی بمینه و که سروک امریکا بریا که بایدن بیتا قصری لمهائیگ یا سال دهاتی دبه هندک سیاست تند هندک بریارن تند هم در نافقای امریکا دا هم لسیاستا دربه امریکا دربی که سر ایشه با بایدن دروز بکه تو چه عاد بینی گلو راوشه و ترامپ بصناهی لکوش کاسبی درکوه دم باشسلاو و بین رای ورستان اوان دیار همو گریماننا و بهوی او شارزای و زانیاری که لسر ترامپ هیا لوانه میدیا کان بتابتی میدیانی و که تجی ترامپ بونا یا بلین لدانی سپونا و راستی سعی سیاسینا امانه و مزنده دکن که لوانه ترامپ هندک هلوست بگریت و لو هلوستانی ل هلوستکانی پیشتی تون تربیت و او بتواند هراده که چێشە بۆ ئیدارەی داهاتوو دروستکە بێگومانەوەی چێک لەو شتانە بەڵام دەبی بزانین کە ئاکامەکانی هەڵبژاردن بە چۆ دەگات بۆ خۆتان دەزانن کێشە هەڵای زۆر لەسرە ترامپ ئێستا بە فەرمی قبولی نەکردو کە دۆراوی ئەو هەڵبژارنەیە بێگومان ئەگەمانێک لابێتەوە لەوانەیە زۆر شت دەرکەوێت و یەکێک لەو شتانەی کە ئەگەر قرار بێت جۆ بایدن ببێتە سەر کۆماری داهاتووی ئەمریکا لەوانەیە هەڵوێستی هندێک هەڵوێستی خێرا و یا بڵین ئەو هەڵوێستانێکی پێشتر گرتویانە بەنسبەت ناخۆی ئەمریکا بەنسبەت دەرەوەی وڵات بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بژیرێکە بێگومان بۆ ئیدارەی داهاتوو کێشە دروست طبعا توالي اكر ببي ثابوت يعني لجادي امريكا وببي امريكان وشابمني امريكا هم بلاو كجو بايدن سروكي هالبجيراوي امريكا يا خوش اميراجان دوا طبعا بيشر لواني هر امريكي هر كسي كچاوديري روشي امريكا وقسكانو شيوازي ترامب كرد بيوكو حتى برازي ترامب بيشاند كتابك لسر ترامب بلاو كدو كوتي من شاك لما ميخومتي جنبيشي شكاس قبولناكا اي شوتي شكاس زور زحمه هضم بكري يعني بيتوايا ترامب بتواني دارن جماعة كان بقولي باوري جزورة كبايدن لبيش كوتوه بێگومان بەو ئامارانەی کە دەرکەوتون و بەو شێوەی کە بردراوەتەوە و بەو باس و خواستانەی لەسەر نادروستبوونی هەڵبژاردنەکان یا هیندێک کێشە لەسەر شێوەی دەنگەکان هەیە وێ ناچێت کە بتوانێت ئاڵوگۆڕێکی جددی بە ئاکامی هەڵبژاردنەکان دابێنێ هەر لایەنەکانی کۆماری خوازەکانیش میدیاکانی سەربەوانیش هەروە مەزەندە دەکەن کە چەتونە بەو وەزعی کە ئێستا هەیە ئەوانە بتوانن ئاڵوگۆڕێک بە ئاکامەکە دابێنن بەڵام بێگومان هەروەک بۆ خۆشتان لە راپۆرتەکەدا ئاماژەدان پێکرد حەول و تەقەلایەک زۆر هەیە لەلایەن تیمی ترامپەوە دیارە تیمەکەی زۆر بەرتەسکە بەڕاستی چەم هیچ شتێکی بڵین ڕوون و ئاشکرا و بە بەڵگە لە گۆڕێدانیەکە لەو هەڵبژاردندا ساختەکاری کرابێ لەو هەڵبژاردنەدا بە جۆرێک ئاکامەکە طبعا كاي شريف وتزاني بلغا زور اساسا يعني تو تهمتك وا جوره دروسكي بتايبتي تويتر ترامب كزور جلالان تويتر و مسح دكريت هي تا اساسيش ادلكيج بلغي كحاشا نقل بردستانيه كفعلا تزوير كرابه بون مناكر بباتا بردادغاي فيدرالي دادغاي بالاي فيدرالي خو تزاني لدادغاي لكوي نو اندام تقريبا 6 اندام كومارينا لواني اوان زورينا بن بس شخوا دادگاه بالای فدرالی يعني لروي یاسا و ریسا و دستوری امریکا شکم علای بنمای ثابتی هست پیتوی آن بتوانو گورانکاری بکن؟ میشه دمیست مثلا باشکه بیگمان بلگیچی برچاو رونو عشقرا و سور دیارنیه که پیشام داد که آکامکه دبا بلای ترامپ داشت که باوا بلام هر لو پروسه درست کردنی تیمی داکوچیکاریش توشی گرفت بوون یعنی براستی کسانی که پێشتر بە تایبەتی بۆ وێنە لە ساڵەکانی 2000 کە ئەو کاتی جۆرج بوش و ئالگۆر کێشایان بوو لەسەر هەڵبژاردنەکان لە فلۆریدا هەم ئاکامەکان زۆر لە ئینگلیزی گوێن چەند هەزار دەنجێک مەودایان بوو و هەم لەو لاشەوە بەڵگە هەبوو کە هندێک نەک ساختەکاری بەڵام شێوەی هەڵبژاردنەکان یا لە شێوەی دەنگدانەکاندا هندێک کێشە هەبوو کە بە لایانی بەرامبەر داکشابوو کە لەوێدا کەسانی زۆر بتوانێت چێک لەوانە جیمز بیکر هات داکۆچی لە تیمی بوش کرد بەڵام ئێمە نابینین کە کەسانی بەرچاو جا لە ڕووی جولیانی کە داکۆچیکاری خۆی بۆ معامی خۆی بۆ کەسانی تر بێنە پێشێکە بتوانێت بڵێ کای شەریف طبعا لە تیمی ترامپیش لە کۆنگرێسمانە دیارەکانی کۆماریەکانیشانە کە ئیتر ئەو سەرنجیان هەیە لەسەر قسەکانی ترامپ بۆ نمونە میت ڕۆمنی
حتا رەخنەش هەیە لەسەر سەرنجەکانی ترام لەسەر هەڵبژاردنەکان و تۆمەت ئەو تۆمەتانەی ساختەکاری و دزی و فزیشتی وا کراوە پێتوانیە لە تیمی ترامپیش لە کۆماریەکانی شێدی لەوێش ناکۆکیە لەسەر ئەمە بەڵێ بێگومان ناکوچی هەیە هیندێک پیان وایە کە ترامپ لە حەدی خۆی زیاتر دەڕاتە پێشەیە شت دەڵاکە ئەمە زەربە لە سمعی گشتی ئەمریکا دەدا ئەوەی ساختەکاری تۆ بێ وەڵگەشت بڵێ و هاوکار لەگەڵۆش ئەوان دەڵن باشە قەرارەگە ساختەکاری کرابێ بۆ لە شۆرانی کە تۆ برتوتەوە لەوێدا تۆ بڵێن گلەیدنێ یا ناڕازینی لە نەتیجەکان تەنیا لەو شۆنانە لە ئاکامەکان ناڕازەکە دۆڕاوەکەوەش لە ڕاستیدا لە لای ترامپ لە لای کۆمارەکانیش ئەوە شێوەیەکی باش یا سالم یا تەندروستی هەڵبژاردن لە وڵاتی کێوەک ئەمریکانەوە ئەوە زەربە بە گشتی لە کۆمارەکان لە داهاتووشدا دەدا جا بۆیە هیندێک دایان هەوێن نە زۆر دژایەتی بکەن لەگەڵ هەڵوێستەکانی ترامپ بۆ نە زۆریش پسنە ئەو بەرەیە کە بیان هەوێدا کۆچی لەوە بکەن کە جارێک کە پێویستە لەم پارێزگایانە لەم یالەتانە جارێکی تر دووبارە هەڵبژاردن بکرێتەوە بەڵێ طبعاً ئەوە ناوخی ئەمریکا و دەرەنجامی هەڵبژاردنی مەباسی دەرەوەیکیان خۆتەزانی ئەم هەڵبژاردننی ئەمریکا لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو هەڵبژاردنێکی جیاواز بە هەم لە ڕووی ڕێژەی بەشداریکردنی خەڵکەوە هەم ئەو گۆڕانکاریانەی لەسەر ڕاستی دنیا و ناوچەکە هاتون تا ئاڕاوە هەگەر ئێمە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین طبعاً خۆتەزانی دوای هاتنی ترامپ لێرە کۆمەڵێک بریاردرا کۆمەڵێک وڵات ئیستیفادەیان کرد کۆمەڵێک وڵات زەرەریان کرد کۆمەڵێک وڵات جارێکی دیکە کە دژمنی تەقلیدی یەکتر بوونە نزیکی یەک بوون وەکو عەرەب و ئیسرائیل بوون نمونە پێت وایە بە سیاسەتی نوێی کوچکی سپیچی دەگۆڕێ بێگومان کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو شوێنەی ئێمە لێی دەژین یەکزار زۆرن وڵاتایەکی زۆرن کە لەگەڵێک تەناقض و کێشەیان هەیە هەر وڵاتەی دەبی بە پێی سیاسەتی خۆی لەگەڵ ئەمریکا هەڵسوکۆتی بۆ بکەی و هیندێک پێشینەی سیاسەتکاری یا بڵێن سیاست دامەزراندنی و جۆ بایدنی شەیە لە سەردەمی ئۆبامادا کە دەتوانی پشتی بێ بسپێریا بڵێن وەک سەرچاوە چاوی لە بکەی کە لەوانەیە هەڵوێستی و بایدنیش هەر بە شێوەی ئۆباما ئەو دەمی کە جێگیری سەر کۆمار بوو بێت هەروچکتم وڵاتەکان زۆرن بۆ نمونە لەو کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە کێشەی فەلەستین و ئیسرائیلەکانەکە بێگومان هەموو وڵاتەکانی عەرەب بە جۆرێک هاوکێشەنەوە و دەتوانین سیاسەتی گشتی ئەمریکا لە چوارچێوەی کێشەی ئیسرائیل و فلستیکان لێک بدەوە ئەو لێ نزیک بوونەوەی کە ئێستا لەبینی لەسەر کێشەی ئیسرائیل فلستین لەبینی ئیسرائیلەکان و وڵاتی عەرەبی داتە گۆڕی بێگومان ئەمە ئەڵگۆڕێکی تازەیە و ئیدارەی ئێستا ئیدارەی ترامپ زۆر بێتە هۆکاری ئەوەی کە ئەم لێک نزیک بووانە ڕوو بدات لەوانەیە من وای سیر دەکەم کە ئەو هەڵوێستانیا بڵێن ئەو سیاسەتانەی کە ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕێی گرتوێتی پێشەیە بە جۆرێک لە جۆرەکان زۆر هاسانکاری بۆ ئیدارەی داهاتووش دەکاتم ئەو کارانی کە و کردوێتی لەباری سیاسیەوە هەزینە و تێچووی زۆر بوو بۆ وڵات بۆ دەبێت بۆ کەسانێکی بەڵام پێتوانیە سەرێشەش دروستەکە بۆ نمونە کشانەوەی ترامپ لە ڕێککەوتنی ئەتۆمی لە گەلێران کە لە 2015 وڵاتان 5 وڵات کۆمیەکی ئەنجامیاندا بوو لامان کادا مەسەلەی تورکیا نزیکبوونی لە تورکیا دەرفەدان بۆ تورکیا کە بچێتە ڕۆژاوی کوردستان و سووریا بۆ نمونە لە شەری کەڕاباخ ئێستا لە لیبیا هەنی پێتوانیە گەر کۆمەڵێشتی باشش کرا بەشتی تریش هەیە سەرێشەی تریش هەیە بێگومان بۆیە دەڵم هەر کێشە زۆرن لە ناوچەکە وڵات زۆرن هەر وڵاتە و سیاسەتی تابەتی خۆی دەگرن یەک سیاسێکی گشتی نەبڵێ وڵایەوە بەو شکل هەڵسوکەوت دەکەن بۆیە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی پەیوەندی بە کێشەی ئیسرائیل و فلەستینەوە هەیە لەو چوارچێوەدا دەستنە پێشێ کە من پێم وابێ ئەم پێوەژتونانەی کە ئێستا بەخۆیان وبینە بە تایبەتی پەیوەندی عەرب لەگەڵ هەر وڵاتانی عەربی لەگەڵ ئیسرائیل ئەوە تارادەیەک لەوانەیە هەر بەردەوام بێت ئیدارەی تازەش هەر لەم سیاسەتە پشتیوانی بکە و هاوکار لەگەڵەوەش بۆ وێنە من پێم وانە یاڕام وانە کە ئەمریکابی هەیە بۆ وێنە پێتەختی خۆی باڵێزی خۆی لە پێتەختی دیاریکراوی ئیسرائیل کە هەمان ئورشەلیمە بکشێنێتەوە لەوانەیە هەر لێ بمێنێتەوە بەنسبەت کێشەی تورکیا ئەوە قەزەیەکی ترە من پێم وابێ ئیدارەی نوێ ئەگەر بایدن سەرۆکۆماری کا من پێما بەنسبەت تورکیا تونتر دەبێ لەوانەیە گوشار بۆ تورکیا بێنن کە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژاوای کوردستان ئەفرین و ئەو ناوچانی تر کە داگیرکراون چۆل بکات و هاوکات گوشار بێنە سەر تورکیەکە بەنسبەت کێشەی ئەرمەنیەکان و ئازیرەکانیش تا ڕادەیەک لەوێ نەرمی نیشان بدات من پێم وابێت تورکیا بە هاتنە سەرکاری بایدن زۆر خۆشحاڵ نییە لەلایەکی ترەوە ئیسرائیلیش لەوانەیە دێڵنەگەران بێت کە ئەو توندی کە ترامپ بەنسبەت
کێشەی فلستین و ئیسرائیلەکان بە قازانجی ئیسرائیل هێلبوو. ئێران بەڕای تۆ ئێران ئێستا تومەنی ئێران تابان زۆر پەریشان ببوو. تومەنی ئێران لاوازترین پارە بوو لەسەر هەموو ئاستی دنیا. ئێستا خەریکە بەهێز دەبێتەوە بەبوونەوەی کە بایدن هاتوتە سەر حکم سەرۆکوماری ئەمریکا لە سەردەمی ئەو ئۆباما مەملەکەت نهاتوتە ڕۆژەوەەوە. پێت وایە لەگەڵ ئێران چی بکە؟ ئەوەی ئێران بەڕاستی لەوانێت تۆزێک بڵین تێکەڵ پێکەڵتر بێت، تۆزێ مشکلە سازکردتر بێت بەو جۆرێک کە ئێمە سەیری دەکەین. ئەگەر چاو لە سیاسەتی ئۆباما بکەین و بڵێن بەنسبەت ئێران و ڕێکەوتن ئاتۆمەکەی لەوانەیە جۆ بایدنیش بە هەمان شکل هەڵسوکەوتکە. بەڵام من پێم وابێ هاتنە دەری چوونە ناوی ئەمریکا بوونی ئەو ڕێکەوتنە بە قازانج یا بڵین بە دڵی زۆر لە ئەمریکایەکانیش نەبووە. ئیدارەی ئێستاش پێم وابێت تا ڕادەیەکی زۆر جۆ لە خەڵکی ناخۆش دەگرێت. هەلێنێ خودی دموکراتەکانیشدا دژایەتی یەکجار زۆر لەگەڵ ئەو ڕێکەوتنە هەبوو. پێیان بوو ئێران وڵاتێکەکە کێشە سازە بۆ ناوچەکە بە ژەوندەکان ئەمریکا دەخاتە مەترسیەوەکەوە بوو بوونی لەو ڕێکەوتنە بە قازانجی ئێران تا بە قازانجی ئەمریکا و وڵاتانی دەوروبەر. بۆیە من پێم وابێ ڕام وایە کە ئەمریکاوە بە هەسانی ناچێتەوە ئەو ڕێکەوتنە و لەوانەیە ئێرانیش وا بە هەسانی نێتەوە ڕێکەوتنە. بەڵێ شەریف تابان ئێمە باسی خۆشمان دەکەین خۆتەزانی لەو گۆرانکاری کە لە ناوچەکەەوە هاتوونەتە پێشەوە بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق، دوای شەڕی داعش، دوای ئەو ڕەوشێکە لە سووریا هاتووەتە ڕۆژەوەەوە. تابان لەسەر ئاسیا چارپارچەی کوردستان هەر یەکێک لە وڵاتانێکە تۆزێک ڕەوشەکە بگۆرە یەکسەر کوردان لەسەر پێنە و ئەبنە خاوەن ساتوی خۆیان، بەڵام ئیدارەکەنی ڕەوشەکە شتێکی ترە. یعنی کوردیش ئێستا لە ناو هاوکێشەکانی ناوچەکە خاوەن کاریگەری خۆی هەیە، بێگومان لەسەر ئاستی دنیا پرسی کۆتە کوجارانیە، پرسێکی ئاشکرایە، حتا کەنەدای زۆر پشتەوانی کورد دەکات. ئەنی پێت وایە جو بایدن کە تەفاهمێکی زۆر باشتر هەیە بۆ کێشەیەک و زیاتر لە هەموو بەرپرسەکانی ئەمریکا بتوانێت تەعاملێکی باشتر بکە؟ منیش ڕام وایە دیارە هەروەچی بخۆش بە دروستی ئاماژەت پێکرد سیاسەتی ئەمریکا لە هەرکام لە وڵاتانەی کە کوردی تێدایە لە چوارچێوەی سیاسەتی خۆیان لەگەڵ وڵاتەیە. بۆ وێنە لە تورکیا دەگەڵ تورکیا پەیوەندیان چۆن بێ هاوکات سیاسەتیشان بەنسبەت کورد لە تورکیا لە باکووری کوردستان هەر بەو شێوە دەبێت. بەو ئەگەوای دابنین کە گوشار بووی ئیدارەی نوێ بۆ سەر تورکیا زیاتر بێت، لەوانەیە کردنەوە یالانی کەم کرانەوەی دەرگاکانی ئەمریکا بۆ سەر کورد لە باکوور زیاتر بێت. دیارەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە هەڵسوکۆتی وانیش لە ناوخۆ بەنسبەت ئەمریکا چۆنە و چەند حەزیان لە پەیوەندیە و بەڵام من پێم وابێ کورد لە تورکیا بە قازانجی کورد لە تورکیا دەشتێتەوە و فشار بۆ تورکیا زیاتر و لەوانەیە لە ڕۆژاوای کوردستانیش ئەمریکا هەوڵ بداکە پەیوەندەکانی لەگەڵ کورد زیاتر بکە بە حکومەوە کە ئەگەر چی لەلایەک هاتوون سەر قەنەعەتە کە لەوانەیە ڕژیمی ئەسەدیان بۆ نەڕوخێەوە ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی چێشتێتی تێدانەماوە و هەمووی بۆتە لایەنی سەر بە تورکیا و بڵین لایەنە توندڕۆکانی تر. من پێم وابێ ئەوانە بە زۆرێکدان هەبێت لە ڕۆژاوای کوردستان پێگەی کورد بەهێزتر بکەن و هەروەکی پێشتر ئاماژەم پێکرد وشار بێنن کە تورکیا لە ڕۆژاوای کوردستان دەرکەوێت و ئەوە بە قازانجی کورد لە ڕۆژاوای کوردستان دەکەێتەوە. لە بەشەکانی تکە بینە سەر باشووری کوردستان من پێم وابێ بە حکومەکە پەیوەندی و دۆستایەتی لەگەڵ باشووری کوردستان لەگەڵ جۆ بایدن و کەسانی دەوروبەری زیاترە لەوانەیە ئەو پەیوەندی بە زیاتر پەرەبستێنێ و زیاتر حسابات بۆ کورد لە ناوخۆی عێراقدا بکەنەوە. ئەگەر بینە سەر کوردی ڕۆژهەڵات بێگومان ئەوە دەگەڕێتەوە سەر هەندێک چالەکانی خولانەکانی کوردی ڕۆژهەڵات کە لە دەرەوە دەتوانن چەندە خۆیان پێشامدەن. بەڵام هاوکار لەگەڵەوەش دیسانیش ئەمریکا لە بەیدارەی نەوە دەتوانێت زیاتر گوشار بخاتە سەر ئێران. ئایا سیاسەتی گۆرانی ڕژیم سیاستێک دەبێت کە دێتەوە سەر میزی بژاردەکان و ئەو گوشارانێکە ئەم ئیدارەی ئێستای ئەمریکا خستوێتە سەر ئێران بەتایبەتی لەبارەی سیاسی چەندە ئاکام دەدات. بەڵام ئەوەی کە زۆرتر ڕوونا بەنسبەت سێبەشەکانی کوردستانەکە ئاماژەم پێکرد بەرچاوڕوونی زیاتر هەیە کە لەوێدا ئەمریکا سیاسەتی ڕوونتری نسبەت بۆ کورد هەبێت لەو بەشە. وەڵێ کاک شەریف تەبان ئێمە متابعی ڕەوشەکەیەکێن بزانین چۆن ڕوو دەدات. شەریف بەهرۆس شرۆڤەکاری سیاسی لە باژارێ تۆرۆنتۆ یەکێ نەدادگەلمە بوو گەلێکی سوپاس کە شەریف دەماتە باش بە. سپاس بۆ ئێوەش.